ئازادی ئەکادیمی بریتیە لە ئازادی دەربڕین و کارکردنی توێژی ئەکادیمیان کە مامۆسایان، توێژەران، خوێندکاران، نێوەندە ئەکادیمیەکان دەگرێتەوە لەوەی تا چەند ئازادن لە دەستبردن بۆ ئەو پرس و بابەتانەی کە لە نێو کۆمەڵگادا هەن توێژنەوەی لەسەر بکەن و ئەنجامی توێژنەوەکانیان بڵاوکەنەوە و بەشدار بن لەو گفتوگۆ گشتیانەی کە سیاسەتی گشتی وڵاتدا ڕێژێ لەو بڕیار و پرۆژە یاسا و یاسایانەیە کە لە نێو پەرلەمانی کوردستان یا لە پەرلەمانی وڵاتانە دەرەچێ بۆ ئەوەی لە ڕووی ئەکادمیەوە بەشدار بن لەو گفتوگۆیانەیە هەروەها ئەو ڕێنمایی و ڕاستپاردانە و کە وەزارەتەکان یا شوێنە گشتیەکان لە هەرێک لە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری دەریەکەن واتە ئەکادمیان بە پلەیەکی بەرز بەشداری ئەکەن لە پرۆسەی بەرەمێنانی معریفە چ بە شێوەی توێژینەوە چ بە شێوەی وانەوتنەوە لە نێو هۆڵەکانی وانەوتنەوە و توێژی ئەکادمیان کە خۆی لە مامۆسایان و خوێندکاران و توێژەرانە ئەبینێتەوە ئەمانە ئەبێ ماف و ئازادی ئەکادمیان پارێزراو بێ و ژیانیان پارێزراو بێ بۆ ئەوی بتوانن دەست بەرن بۆ ئەو پرس و بابەتانەی کە جێی مشتومڕن و وەکڵێ بۆ چوونی جیاواز هەیە لە سەریان بۆ ئەوی بەپێی توێژنەوەکانیان بەپێی معریفەی خۆیان بتوانن پرسەکان یەکلایی بکەنەوە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ماف و ئازادی ئەکادمی لە نێو زانکۆ و نێوەندە پەروەردەی و ئەکادمیەکاندا لەژێر هەڕەشە و پرسیاردایە وەکو پێویست نەپارێزراوە ئێمە چەندین دۆسیەی جیاوازی سزادان، کوشتن، دەستگیرکردن و ڕاوەدونان و بێزارکردن و سوکاتی پێکردنمان هەیە بە توێژی ئەکادمیان بۆ نمونە هەر لە ساڵی 2024دا دۆسیەیەکی سزادانمان هەیە لەسەر هێنانەوەی پرسیاری تاقیکردنەوە کە بەشێک لەو ماشێتانی لە میدیا کوردیەکانە بڵاو کراونەتەوە کراون بە پرسیار ئەمە بووە بە دۆسیەیەکی دادگا و سزای 3 مانگ زیندانیکردن بەسەر مامۆسای زانکۆدا سەپێنراوە و دۆسیەی کوشتنمان هەیە کە دوو لە مامۆساکانی زانکۆی سەلاحەدین لەلایەن یەکێک لە خوێندکارەکانان و بۆ هەی هەندێک کێشەی ئیداریەوە ڕوویاوە ئەگەر چی باڵێن بکوش سزای سێدارەدانی بەسەردا سەپێنرا و بەڵام هێشتا هەڕەشە و مەترسیەکان لەسەر ژانی مامۆستایان و توێژەرانی ئەکادمی هەیە دۆسەی سکاڵە تۆمارکردنمان هەیە کە مامۆستا هەیە بەهۆی ناڕزایی دەربڕینی لە شێوازی مامەڵەکردنی ستافی ئەکادمی زانکۆکەی بۆ خۆپیشاندان بۆ شایستەدارەکانی بۆ موچە و ئەوانە سکاڵای لەسەر تۆمەر کراوە و ڕۆبەڕووی لە پێچنەوەی یاسایی و کارگەڕی کراوەتەوە و تا ئەگەر بە شێوەیەکی گشتی کورتی بکەینەوە لە هەرێمی کوردستانە ماف و ئازادی ئەکادمی وەکو پێویست نەپارێزراوە و هیچ شوێنێک و نێوەندێکی داکتورکارمان نییە بەداخەوە بەشێکی زۆری نێوەندە پەروەردەی و ئەکادمیەکانیش خۆیان بە خاوەنی دۆسیەکانی ستافە ئەکادمیەکانە نازانن و نایانە سەرفاد و بەرگری لێ ناکەن و داکۆچی لێ ناکەن و لە ڕووی یاساییشەوە ئێمە هیچ یاسایەکمان نییە لە هەرێمی کوردستانە کە داکۆچی لە ماف و ئازادیەکانی ئەکادمیان بکات و ئەرکەکانیان مافەکانیان دەستنیشان بکات بە پێچەوانی وڵاتانەوە کە بۆ نمونە لە ساڵی 2015 لە تونس و ساڵی 2013 لە بەحرین کۆنگرەی فراوان بەسرا بۆ ئەوەی کە لە ڕووی ئەکادمیەوە تاوتوێی ئەو پرسە بکەن چونکە ئەمە پرسێکی نێودەوڵەتیە بە تایبەت لە ساڵان 1950 تاوەکو ئێستا کە بەشێکی زۆری ئەو ماف و ئازادی ئەکادمیەکان بە تایبەت لە ئەمریکا بەرامبەر ڕەشپێستەکان بەرامبەر بە ڕێگەزی خانمان ژنان پێشە لە کاک ڕێگەیان نادرا توێژنەوە بکەن وانە بڵێنەوە و بەشدار بن لە پرۆسی بەرەمێنانی معریفەیە و ئەم خەماتە بەردەوام بووە تاوەکو گەیشتوتە ئێرە و لە کوردستانیش مێژوویەکی بەڕاستی ڕەش و تاڵی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ توێژەران و لەگەڵ ئەکادمیانە بە تایبەت ئێمە بینیمە لە خۆپیشاندانەکاندا شەق لە مامۆسا هەڵەدرا و مامۆسا بێڕێزی بەرامبەرەکرا و سکاڵای لەسەر تۆمەرەکە و سزا ئادرا و خراپترین حاڵەتیان کوشتنی دوو مامۆسا بوو لە زانکۆی سەلاحەدین کە ئەوە وەکۆڵێ سەرتۆپی ئەو هەڕەشە و مەترسیانەیە کە لەسەر ژیانی ئەکادمیان هەیە لە کوردستانە و چەندین توێژەریشمان هەیە بە تایبەت لە سەروەختی کۆڕۆنایە کە دەیانویست توێژنەوە بکەن بۆ ئەوەی
جۆر و بڕ و شێوازی ئەو ڤایرۆسی هاتوۆتە کوردستان شی بکەنەوە بە لە وڵاتانی دیکە بەڵام بەداخەوە بە پاساوی پاراستنی ئاسایشی نەتەویەوە ڕێگەیان نەدەدا تاقیگەکانی زانکۆکان بەکاربێنن و توێژنەوەکانیان ئەنجام بدەن یاخود هەندێک جار توێژنەوەکان ڕێگەیان نەدراوە ئەنجامەکانیان بڵاو بکرێتەوە هەندێک جار ڕێگری لە مامۆسایان کراوە کە بیر لە گردبوونەوە و دەربڕینی هەڵوێستی ناڕازی خۆیان بن لەو پرس و بابەتانی کە لە کۆمەلگادا هەیە کە هیوادارم و پێویستیشە بەڕاستی کوردستانی ژاوشێوی وڵاتانی پێشکەوتوبی لەوە بکەن کە ڕێبەرێک یاخود یاسایەک بۆ پاراستنی ماف و ئازادی ئەکادمی دەرچێت کە زۆر بەڕوونی تێدا ئەرکەکانی ئەکادمیان و مافەکانیان دەستنیشان بکرێت و نێوەندە ئەکادمی پەروەردەیەکانیشان ناچار بکرێن کە بیر لە پاراستنی ژیان و هەمژیانی کۆمەڵایەتیان هەمژیانی پیشەیان و ژیانی ئەکادمیان بکرێتەوە چونکە هیچ یەک لەو دۆسیانی کە لە کوردستانە تۆمارکراون چ بەگرتن بە سزادان بە کوشتن هیچیان لەسەر پرس و بابەتی کەسی نەبووە هێندەی ئەوەی ئامانجێکی گشتی بووە کە ویستویانە گۆڕانکاریەک لە شێوازی بەڕێوەبردن و پرسیاردانان و توێژینەوە و ئەو پرسە گشتیانی کە لە کۆمەڵگەدا هەن گۆڕانکاریان بەسەر دەبێت.